دا هیچ شتنی هم دارم. ئەدێژن هەڵ نەستایە؟ نوستێ لێ گەڕێ بەعندش کردنی ئێستا بۆ خۆی هەڵدەستی باشە؟ باشە گەڕێ دەی خوا حافظ. بەخێر خوا حافظ. کاژمێر دێ بووکەخان هێشتا لە خەوێ هەڵ نەستایە. گوتم لێگەڕێ کوڕم ژنی دێنێ و دەحەسێمەوە. نەمزانی لە جاران مادیترم. ئێستا من نازانم لۆ نیوڕانێت چ لێ بنێم. خۆ هەرچێکی لێ بنێم بەدەستی من بێزی نایە بخۆ. با بچم هەڵێستێنم بە خۆی شتێک حازر کاتم. نینە؟ نینە؟ بەیانی باش کچم. دا بووە بە توندی لە دەرگای دەدەی؟ کچمەوە سەعات دێ هێشتا تۆ نەسای لە خەوێ نان حازرە وەرە نانی بخۆ. ناخۆم حەزم لە هێندێکی تر بخەوم. ئێدە وەرە مادام نانی نیوەڕۆ حازرکە. من دەڕۆمە دەرێ بۆ نێوەڕوانە. لەگەڵ چێ دەڕۆی؟ برادەرەکان. برادەر چێنە کچم؟ دا خۆم لەگەڵ مێردەکەم قسەم کردیە پێم گوتیە. دەڕۆمە دەرەوە. کو دەبی بەبێ مێر بچێ دەرێ. ئەی کێشە چییە؟ کێشە چییە؟ داد خۆ واز بینە لەو مۆزوعانە من دەخەوە مندێکی تر. سامان ئەڵێم زۆر غەریبی دایکم کردووە بۆچی هەفتەیەک نەیهێنین بۆ لای خۆمان. دایکت؟ بەڵێ دایکم. دایکێکە کچەکانی بێبەش کردی بێ لە میراتی نەشایانی خۆشەویستیە نەشایانی خزمەتکردنە. های ئەوە چیەوە نەخسە لە دڵەگری بەستە ئەو مۆزوعە تەواو ببڕاوە. سکاڵا من ئەو غەدرەم پێ قبوڵ نییە کە لە تۆ کراوە تێگەی؟ چییە؟ ئەڵێ چاو لە میراتی منە؟ ماشەڵڵا من مردوم لە برسا چاوەڕێی میراتەکەی دایکمەوە نییە؟ جۆ بگرە سکاڵا ئەگەر ئەو میراتەتیش وەربگرتایە من یەک فلسیشم لە تۆ نائەویست. ئەی بابەتەکە چێوە لە باسیەکەی؟ من بۆیە باسی یەکەم مەرج نییە ئەوەی نوێژ و ڕۆژووی گرت مسڵمان بێت. سامان من ئەو هەموو خزمەتەم بە دایکت کردووە دەمهێنایە ماڵی خۆمان یارمەتیمان دەدا چاو لەوەی هەفتەی دایکی خۆم بێنم؟ دایکی من مرۆڤ بوو جیاوازی لە نێوان کچەکان و کوڕەکانی نائەکرد بەڵام دایکی تۆ بیبڕەوە بەستە ئەوە نەباسی خانەوادەکەم و دایکم مەکە. دەستەخان خۆبی لارێ بنی زماتە کابانە ئافیەت و بی. خواردنەشی دروست کردە تازە یا خۆ دەستەکانت خۆبی. سپاس ئافیەت و بی. ئەوە خزم و کەسم پێیان دەگوتم تۆ دەبێ ببێ بە شێف. ئەوەندە دەستاوت خۆشە. چێ وەڵڵا دا شایانی وێ مەطعەمیشی لە بۆ دانێم. خۆ خواردنە خۆشەی. دایجان بە دڵتە خۆشە؟ دەستت خۆش بی کچم بەس ئەولۆ من دەست ناداتم. ئەمن نەخۆشم زەختم لە گەرە نەخۆشی دڵمە 100 جارم پێ گوتی ئەوەندە چەور مەکە سوێر مەکە. دایجان خۆ ئەوەندە چەور نییە. نینە ئەو جارەکە دروست کردو داکەم بەجیا دروستە باشە؟ بەسەر چاو. دەست ئاوەکانت خۆبی. باشە تو خواردن کوردەواری نازانی؟ بابا ئەوی دارێتی لە ماڵی بابی یەک دۆغەوایان دروست کرده بوو دەستت لەگەری دەخوارد ئەوەندە خۆش. ئەم نازانم دۆغەوای دروستکەم. ئەدی لە ماڵی بابت دۆغەوامان نەخوارد؟ نا ئەوە قوڕاو بوو. ئێ قوڕاویش خۆشە کچم. دا فەرقی چییە قوڕا و دۆغەوا خواردنەوەی کوردەواری نییە؟ هیم لۆمان دروستکەی. ئەو جارێ دروستکە باشە؟ بەسەر چاو. ئەو جارە من بەجار شوێنێنێ سوێرت کردیا. باشە بەسەر چاو. نینا بۆچی پێم گوتی ئەو جارە داکەم بەجیا دروستکە باشە؟ تێگەیشتی؟ باشە بەسەر چاو. چاوت خۆش بی. ئەو جارە بێتەوە بەدیتوە. باشە کچم. چێو دا؟ ناخۆ. دۆرە خواردنەکە تەواوکە. سوێنە چ بخۆم؟ هەموو خێوە. نینا ئەی چ دەبووە بەجیا لە دروست کردبایە؟ بەس مشکلەی نەبوو نەچەور بوو نەخۆی زۆر بوو. ئەم دەزارم ئەم خواردنی تون بەدڵە بە خۆت دەزانی. ئەتەوە داکمە نەخۆشی هەیە دڵی تەواو نییە. چ مقابلەکە بەدڵی دروست کردبایە؟
ئەو جارێ بێتەوە بەدڵی دروستکە باشە لەو قنارەکەت ناخۆ ئەتولۆ یاری بۆ کە دێ بە قوربان بوو داینێ مۆبایلەکە خراپە هاوار چەند جار پێم گوتی ئەو مۆبایلەمە دەستێ منداڵی ئێ چی بکەم داوا خراپە خراپ لەو منداڵە خراپە ئێ منیش ئەزانم خراپە بەڵام چی لێ بکەم بەتەنیایە وەگرە قسەی وەگرە پێم گوتی مەیدێت تەواو تۆ هەست لەوە بێنە چی بوو دڵت نەرم نەبوو بۆچێ لەبە چ گەت نەرم بیتن بۆ ئەوەی ئارام و نینا دەعوەت بکەین بۆ ماڵەوە ئەوە دەرێت چییە تو چەند جار پێم گوتی نابێت کەسێک داوات بکەم بە درۆ کەیفی پێ نەیە ئێ باشە پیاوەکە زین چەند دەبێت کە ئەو مۆزوعە داخراوە تۆ بۆ دایناخەی کەسێک حرام خۆر بی قەت جێگای ڕێز و خۆشەویستی نییە لەبەر عیبەی نەبی بەخوای ناگەم داشت پێی بەو ماڵی بکەویتن وەرد لەو ژیانە من تێیام باشە داوای شتێکی کەت لێکم چییە؟ زۆر بیری دایکمەکەم با بچم شەوێک لە لای بمێنمەوە جێ بدەی بەخوای یەک شتەوە لێ بمینێەوە بە ژیانی خۆت پێت بۆ ماڵ نەکەوتوە تێگەیشتی؟ هاوار